ئەژیر کەری دڵبەر لە قیندە ڕندێ بێویژان و دین نەتوانی واکێ کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دینی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عارەبم نە ئێرانیم لە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم نە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم نەنگیە و نەپیاوەتی جیاوازی ناکەوایەتی بڕیارە و نێژ و داویەتی کە کورد بین و هەر کورد ئەبین کە کورد بین و هەر کورد ئەبین گەلان هەموو برای منن هەر زۆر کارانم دوژمنن داوای وڵاتی کەس ناکەم بەجا بۆ مافی کەس نەبەم بۆ مافی گەل و خاکەکەم هەتا ماوەم خەماتەکەم ئەگیر کەری دڵبەر نەقیم بڕندە بێویژان و دین دەربەندین و ئاگری و شیرین یەسان کە لەگەڵ ڕووی زەوین نەتوانی واکێ کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین